بسم الله الرحمن الرحیم بینەران و بیسەرانی عزیز و خۆشەویستی پەیام سەلام و ڕەحمەت و میهرەبانی خواتان لەسەر بێ. ئەم کاتە و گشتکاتێکتان ئاوێتەی شادی و کامرانی و خۆشی بێ. بەڕێزان خۆشحاڵین لە بەرنامەی باسوخواز لەگەڵ ئێوەی بەڕێز داین. تەوەرەی ئەمڕۆمان شێوازی داواکردنی ماف و چۆنیەتی وەڵامدانەوەی. داواکردنی ماف و هەوڵدان بۆ بەدەستهێنانی پێداویستیەکانی ژیان مافی ڕەوایی تاکەکانی کۆمەلگایە. یەکێک لە خەسڵاتە دیارەکانی کۆمەلگا یاخود لە خەسڵاتە دیارەکانی کۆمەلگا پێشکەوتەکان داواکردنی ماف و ئازادی و هەوڵدانە بۆ ژیانێکی شەرەفمەندانە و شایستە بە مرۆڤ. هۆشیاری تاکەکان ئەو کاتە ڕنگ دەداتەوە کە بە شێوازێکی شارستانی و نات و نوتیژی داوای مافەکانیان بکەن و کۆڕ و کۆبوونەوە و کەمپەینی بۆ پێک بهێنن. لە کوردستانیش هاوڵاتیان بۆ داواکاری ماف و قوتی ژیانیان ڕژانە سەرشەقام و بەدەنگی بەرز داوایان دەکردنا بۆ گەندەڵی و بەتاڵان بردننی سامانی میلەت. لە هەفتەی شوباتی 2011 خەڵک ڕژانە سەرشەقامەکان و بە توندوتیژی وەڵام درانەوە. دواتر بۆ ماوەیەکی درێژ بەردەوام بوون لە دەربڕینی ناڕزایی. لە هەفتەی شوبات دژی گەندەڵی خۆپیشاندان کرا. ئێستا گەندەڵیش هەیە، بەڵام ناڕزایی خەڵک نەماوەکو پێش و ئەمە هۆکاری ئەمە دەپرسین لە چوارچێوەی بەرنامەکەمان لە میوانە بەڕێزەکەمان دەپرسین ئەمە هۆکاری ناومێدی خەڵکە یاخود بێباچی دەسەڵات. چەند ساڵێکیشە دەستبراوە بۆ قوتی سەرەکی موچەخۆران و مامۆستایان و تێکڕای خەڵکی و خەڵک بێکارە، خەڵک تەنگ دەستە، خەڵک نەبووە، خەڵک نەدارە، لە ڕووی ئابوووریەوە گرفتارە، چەندین حاڵەتی دەرونی و کۆمەڵایەتی توش بووە. بەڵام لە بەرامبەریشدا دەسەڵات گوێی کڕە وەڵام ناداتەوە. هەرچەند خەڵک زۆر شارستانیانە دەڕژێنە سەر شەقامەکان، مامۆستایان بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردووە، چەند جار لەسەر شەقامەکان بوون، داوای مافی خۆیان کردووە، بەڵام بەداخەوە دەستیان پێدەکرێ و وەڵامیان نادرێتەوە. بەڕێزان لە ژێر ئەو ناونیشانە شێوازی داواکردنی ماف و چۆنیەتی وەڵامدانەوە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عوسمانی شێرەیمان کردووە. بانگخواز مامۆستا گیان زۆر بەخێر بێ و سوپاسی ئامادەبوونی بەڕێز دەکەم. سپاس بە ئێوە و تووشی خێر و بەرەکەت بن. مامۆستا گیان سەرەتا لەوە دەست پێ بکەین، پێویستە بە چ شێوازێک داوای ماف و پێداویستیەکانی ژیانی خۆمان بکەین لە دەسەڵات؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سەرەتا پێویستە ئینسان بزانێ خۆی ماف چییە. بەڵێ، ینی ئەوەی کە داوای ماف ئەکا مافەکە چییە، چی ئەرکێکی کەوتۆتە سەر لە بەرامبەر ئەرکەکە چ مافێک وەرەگرێ و چ مافێکی لێ داگیر کراوە. بەڵێ، هەموو کەسێک هەموو تاکێکی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی لە کۆمەلگایەکە هەر کەسێک گەژی کۆمەڵک مافی هەیە وەک چۆن کۆمەڵک ئەرکی هەیە. مەرجیش نییە هەموو مافەکان لە بەرامبەر ئەرکەوە بێ، بەڵام زۆر جار مافەکان لە بەرامبەر ئەرکەون کابرا ئەریشەکە اینجا مافێک وەرەگرێ. بەڵام هەندێک شەرایحی کۆمەلگا هەندێک چینی کۆمەلگا بەبێ ئەوەی کە بتوانن ئەرکیش ئەنجام بدەن پێویستە حکوومەت دەسەڵات مافیان بۆ دابین بکات. سیرکە من کەوتم وتم هەموو کاتێک وانە. بەڵێ بێگومان اینجا هەندێک ئەرک هەیە ئەرکی معنەوی ئەرکی مادی نییە. جوانە، یعنی کەسێک وە ئیلا هەڵبستێ بەیانی بڕاتە ئێوارە خەریکی کارێک بێ و اینجا حەقی بدرێتێ، مافی بدرێتێ، مافەکەی بدرێتێ. بەڵکو جاری وا هەیە کەسێکە لە ماڵەوەیە نابینایەکە، کەسێکە خاوەن پێداویستی تایبەتە، هەندێک شتی پێ ناکرێ، هەر پێی ناکرێ. وەکو چۆن ئێستا بەسەرن بۆ نمونە هەندێک کەس هەیە ئەگەر تعبیرەکە دروست بێ کە مەندامە بە پێی تەقریرە سەحی لە 100% کە مەندامە، یعنی هیچ ئەرکێکی پێ جێبەجێ ناکرێ، بەڵام پێویستیشی بە مافە، پێویستیشی بە مافە، مافی پێویستە پارێزرا بێ. بۆیە هەر کەسێک کە مافی هەیە، هەر کەسێک لە سنووری خۆیان وەک مافی هەیە ئازادیژی هەیە، یعنی سنوورێکی هەیە کە ما سنووری مافی ئەوە و ئازادیژی هەیە بە پێی ئازادیەکان ممارەسەی مافەکانی خۆیەکە و داوای مافی خۆیەکە و مافیش ئەدا، هەم داوای مافەکە و هەم مافیش ئەدا. و
کە سنووریژی بۆ دیاری کرا بوو ئەم سنوورە سنووری ئەم کەسەیە ئەم جەماعەتەیە هی ئەم هاوڵاتیانەیە دوای لەو لای سنوورەکەەوە سنووری خەڵکی ترە بۆیە جار لێن لە وڵاتی ئێمە کە مەسەن خەڵک داوای ماف ئەکایە لە هەر شوێنێک داوای مافەکە کاتێک کەسێرەکان مافی خوراوە مافی ژیانی مافی ئازادی مافی ڕادەربڕینی مافی خوێندنی مافی نیشتەجێبوونی مافی بەدەستهێنانی سامانی مافی دروستکردنی کاری یعنی حتا مافە سەرەتاییەکان ئەوە کە مەسەرەن بۆ نمونە مەسەرەن کابرا کارەبای هەبێ کارەبای یعنی ئەمە واجبی سەرشانی هەموو دەسەڵاتدارەکە بیدا بە هاوڵاتیەکان لە مقابلەوە هاوڵاتیش ئەبێ مافی ئەوان بدا بەڵام ێستا مەسەن بۆ نمونە لە وڵاتی ئێمە مافە سەرەتاییەکانیش نییە بۆ خەڵک وەکو کوتمان مەسەن ئاوە کارەبایە حتا مافی ژیان قوتی کە یعنی حتا حەقەکەی خۆی کە ئەرکیژی کردو ئەرکیژی جێبەجێ کردووە و ئەدای وەزیفەیەکی کردووە ئەوەش نییە بۆیە کە کاتێک زانیمان ماف چییە هەر کەسێک مافەکەی خۆی چییە و چی پێ ڕەوایە بۆی ڕەوایە ئەو شتێک کە بۆی ڕەوایە ئەرچێکی کردووە جێبەجێ کردووە لە بەرامبەر مافێکی ئەبێ بدرێتێ ئەبێ حقوقێکی پێ ببەخشرێ ئەو کاتێک کە زانیمان ئەوەی اینجا شێوازی داواکردن دێتە پێشەوە شێوازی داواکردن جارێ یەکەم ئەسڵەن ئینسان ئەبێ بزانێت لە ئیسلام داوایە یعنی خاوەن مافەکە داوا ناکە بەڵێ ئەوەی کە ئەرکەکەی داوە بەسەریا دەبێ مافەکەشی بۆ دابین کات دەبێ مافەکەی بداتێ وەکتۆن پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام ئەفەرمێ مافی کرێکارێک بدەن پێش ئەوەی عەرەقەکەی وشک ببێتەوە یعنی خۆمەرجیان کابرای کرێکاری تر تاوانەوە لێرە پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام باسی تەنها کرێکارێکە بەس لێرە تەنها کرێکارێک نییە کە کەسێک هەستێ مەسەڵەن بۆ نمونە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە حەدیثەکە ئەبوو هورەیرە گێڕێتەوە فەرمێ ئەعطوا الئەجیرە ئەجرەه قبل أن يجف رشحه یا عرقه باشە لێرە باسی ئەجیرێکە کەسێکە بەکرێت گرتووە جا حەماڵە کرێکارە مامۆستایە مهندیسە تەبیبێکە مافناسێکە دادوەرێک هەر کەسێکە تۆ لە مقابلی ئەو کارێ ئەیکات بەرامبەر خزمەتگوزاری پێشکەشتەکە چی ئەدرێتێ مافێکی هەیە ئەجیرەکەی ئەدرێتێ کرێکەکەی ئەدرێتێ حەقی خۆیەتی یعنی پێش ئەوەی ئەو داوا بکە پێشەوەی عەرەقەکەی بسڕێت دەبێ بیدرێتێ مافەکەی پێ بدەیت یعنی ئەسڵ ئەوەیە کە ئەم داوا نەکات بەڵام کارە ساتەکەت لێرەیە داواش ئەکرێ مامۆستا لە متەڵەقی ئەم فەرمودەیەوە ئەوەی کە مافی کرێکار بدە پێشەوەی یا مافی ئەوەی کە بەکرێت گرتووە پێی بدە پێشەوەی عەرەقی نێوچاوانی وشک بێتەوە دەلال لەوە نییە کە ئەو کرێکارەیان و کەسەی کارەکەت بۆ دەکا هیچ تەنگنەفەسێکی بۆ دروست نەبێ هیچ هەستێکی بۆ دروست نەبێت کە تۆ لەوانەیە مافەکەی زەوت بکەیت ینی مافی دەرونیشی دەپارێزی لەو کاتێک کە تۆ پێشتر مافەکەی بە بجوانی بدەیت ینی ئەوە کە ئەفەرمێ یعنی قبل أن يجف رشحه بەڵێ یا رشحه طبعا ئەم عەرەقەکەی کە یا ئەم عەرەقەی پێشەوەی وشک ببێتەوە ئەمەیە کابرا کە ئێوارە هەستی کرد کرێکەی خۆی وەرگرتووە بۆ شتێک هاتۆتە دەرەوە یەکسەر وەکو جەنابەت باس کرد جەستەشی ئەحەسێتەوە چونکە ناخی ئاسوودا جوانە کە ناخی ئاسوودە بوو ئەوە هەموو تەبیبەکان دەتوانن چاوەڕوانیش نابێت هیچ چاوەڕوان نەبێت و تەبیبەکان ئێستا دەتوانن ئەوە هین بکەن تەشخیصی بکەن وەردە هۆرمۆنەکانی جەستەشی گۆڕانکاری بەسەرا دێ بۆ خۆی ئیسراحە دەکا ئاماژەی ئیسراحەت دەبەخشێت بەڵام کە کاتێک پارەکەی وەرنەگرت ئێوارە کرێپاسی پێنێ پێی بڕاتەوە ئێوارە پارەی پێنێ بیگرە دوو عەلاقەیە سەمن و عەلاقەیە تەماتە بکڕێ بۆ مناڵەکانی باشە ئەو کاتە ئەم جارە لە ڕووی دەرونیەوە ڕووخاوە تووشی سەرزەنشتی ماڵ و مناڵەکەی بێگومان جگەوە تووشی سەرزەنشتی ماڵ و مناڵەکەی بێ ناتوانێت ئیسراحەت بکە کەواتە ئەمە ئێمە هەمومان بیکەین بە چۆن بڵین بیکەین بە دروشمێک کە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام فەرمی ئەعطوا الئەجیرە ئەجرەه قبل أن يجف رشحه پێش ئەوەی عەرەقەکەی وشک بێتەوە ئەمە مافە کەواتە هەموو کەسێک مافی داواکردنی هەیە مافی داواکردنی هەیە ئەسڵەن کە کاتێک داوای کرد زوڵمی لێ کراوە بۆیە داواکە حەقەکەی تاخیر کراوە زۆر باشە قسەکەی مە لەسەرەوەی کە ئێستا ئێمە زوڵمێک هەیە ستەمێک هەیە لە بەرامبەر مافی تاکەکانی کۆمەڵگا ئەوەی کە وەکو یەک بۆ تاکەکانی کۆمەڵگا هەلیکاریان بۆ ناڕەخسێنرێ وەکو یەک ناهێڵن بە ئازادی بیر بکەنەوە بە ئازادی ڕای خۆیان دەرببڕن قوتیان لە ژێر جەبردایە لە ژێر ستەمدایە گەندەڵی هەیە
ئەمسە گەندەڵی هەیە هەستەکەی سامانی وڵاتەکەت بە هەدەر دەدرێت هەستەکەی هەندێک پڕ و هەندێک زۆرینەش بەردەوام قردەبن لە بەرامبەر بەرەنجامی ئەمەدا ئەمانە هەمووی زوڵم مستەمن کە خەڵک داوای مافی خۆی دەکا پێویستە دەسەڵات چۆن لەم داواکردنەی خەڵک بڕوانێ چۆن وەڵامی بداتەوە چۆن بەدەمیانەوە بەدەنگیانەوە بێ هەموو دەسەڵاتدارێکی دادپەروەر ئەوەیە کە کاتێک سەیری شوێنکەوتوەکانی یا سەیری ئەو کەسانە ئەکا کە مافیان پارێزراونیە دەبێ هەست بە نوقسانی خۆی بکە هەست بەوە بکە کەوا مافیان نەداوە یعنی دەبێ هەست بە نوقسانەکەی خۆی بکات چونکە ئەگەر هەستی بە نوقسانی نەکرد یعنی ئەو کات خۆی نوقسانە ئەو دەسەڵاتدارە خۆی نوقسانە چونکە هەستی بە نوقسانی ئەوانی تر نەکردو یعنی تعبیرەکە ئەگەر وابێ ئەگەر کەسێک بۆگەنێک ناکە یعنی هەست بۆنێکی پیس ناکات خەتای ئەو نییە ئەو شتە بۆگەنی کردو بۆنی نایە بۆگەنی نایەت ئەمە خەلەکە لەمە کە هەستەکانی هەستی بۆنکردنی لەدەستداوە ئەو کەسەشی کە حەقی هاوڵاتیەکانی نادا حەقی ڕەعیەتەکەی نادا ئەو کەسی کە حەقی ڕەعیەتەکەی نادا خۆی نەخۆشە ئەگینا ئەگەر هەستی بکردایە نابێ بێڵێ یعنی هەر هیچی پێ نەکرا دەڵە کاکەوەرەوە تەسلیمتانەکەمە بە من ناکرێ ئێمە یاسایەکمان هەیە لە ئیسلامە لەگەڵ بە جیاواز لە جیهانبینی ئێمە جیاوازە لەگەڵ جیهانبینی ئەوانی تر ئێمە وەکو مسلمان و ئەهلی ئیسلام و ئەهلی قیبلەکە کاتێک باسەکەین فەرقی ئێمە لەگەڵ ئەوانی تر ئەوەیە ئێمە عەقیدە و باوەڕی ئێمە لەسەر دوو شت دامەزراوە باوەڕبوون بەخوا پاشان باوەڕبوون بە زیندووبوونەوە ئەم دوو کارە یەکەم بەردەوام کە خوا فەرمێ بە بەندەکانی ئین الله کان عەلەیکم ڕەقیبە یعنی ئەم قەزیە ئەبڕێتەوە بەردەوام خوا چاودێرە بەسەرتانەوە باش کە مادەم بەردەوام خوا چاودێرە بەسەرمانەوە بەسەر تەنها تاکەکانی کۆمەلگاوە نێ فەقیر و هەژارەکان وەک چۆن چاودێرە بەسەر فەقیر و هەژارەکان و ئەولاتر بەسەر دەسەڵاتدارەکانەوە چونکە هەر کەسێک کە لە حەدیثێکی پێغەمبەر داهاتوو عەلەیهی سڵات وسەلام معناکە حەدیثەکە وایە هەر کەس هەر کار بەدەستێک کارێکی گرتە دەست حەقی کە ژێر دەستەکانی نەدا حەقی ژێر دەستەکانی حەقی هەر کار بەدەست حەقی ژێر دەستەکانی نەدا و کاری گرتە دەست ئەو کەسە پێی دەچێتە جەهەنەم حتا ئەوەیە کە کاتێک ئەبوو ذەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ داوای حەقەکە داوای ئەوە کە پێغەمبەر عەلەیهی سڵات وسەلام لە جێگایەک بەرپرسیارەتی بداتێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام فەرمووی بە ئەبا ذەر فەرمووی ئینەها ئەمانە وئینەها حەسرەة وەنەدامە ئەوە ئەمانەتێکی قورسە دوایی پەشیمان بوونەوەی تێدایە دوایی هەست بە بێتاقەتی ئەەکەی کە کاتێک ئەبینی حەقت نەداوە بە خەڵکی مۆزوعێکی زۆر گرنگ هەیە کە لێرە ئێمە باسی بکەینەوەی کە مەسەڵەن ئاماژە بێ بەم حاڵەتێکی ئێستا هەیە سەلەفی ساڵحی ئەم ئومەتە هەر یعنی لە پاش هەموو پێغەمبەرێکەوە پێغەمبەران سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ وەکو پێغەمبەرێک جارێ سەرکردە بوون وەکو پێغەمبەرێک پێشەنگ بوون و وەحیان لە پشتۆ خۆی گەورە و پەروەردگار پاراستوونی و پشتیوانیان بووە پاش پێغەمبەران ئەوانەی کە لەوێ بوون یعنی کاتێک کە هەر ئەرکێکیان درابێ بەسەرا پێشان شینی ئەویان کردە کە وەری نەگرن حتا ئەوەی مەشهورە یعنی لە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ لە دواتر مەسەڵەن وتراوە ئەبوو حەنیفە ڕەزا و ڕەحمەتی خۆی لێبێ کە کاتێک ئەیانەوێ بیکەن بە والی لە جێگایەک یان بیکەن بە قازی والی لە جێگایەک ناڕەزایی دەرئەبڕێ ڕەدی ئەکاتەوە نەک ڕەدی ئەکاتەوە خەلیفەی ئەو کاتە ئەوێت لۆمەی بکە پێڵێت تۆ وەکەوەی کە پێی بڵێ ینی پێڵێت تۆ ئەبوو حەنیفە ئەوڵە من ناتوانم خۆی ئەبوو حەنیفە من ناتوانم خەلیفە پێڵێت درۆکە کەواتە من ڕاستەکەم ئەگەر من درۆ بکەم تۆ والیەکی درۆزنت بۆ چی یا قازیەک و کاربەدەستێکی درۆزنت بۆ چییە کە کاتێکیش ئەڵم ناتوانم کاتە ڕاستەکەم لێم کەڕێ جوانە ناتوانمەکە ئەمە نییە کە وەڵامیشی منطقیە زۆر مەسەلەن کە ناتوانم ئەمە نییە کە بەیانی ناتوانێت بێتە سەر وەزیفە بەڵکو حەقی ئەو هەموو خەڵکی کە لە ژەردەسیاتی چون ئێستا ئەمە بە خۆم ناتوانم دادپەروەر بم ناتوانم دادگەر بم ناتوانم مەسەلەن ئێستا ئاگام لە هەموو ڕەعیەتەکانم بێ ئێستا ئەو هەموو قۆڕەکاری کە هەیە لە پای چییە مەسەلەن با نمونەکە لەسەر خۆمان باسکەین بەیانی من ئەگەر وەزیر بم یا مدیر عامێک بم لە جێگایەکە یا کاربەدەستێکم لێرە خزمەکەم برادەرەکەم دۆستەکەم ئەویتر یەکێک تەلەفۆنم بۆ کاچێک نامم بۆ نێرەکێ بە هەدیەوە دێ بۆ ماڵەوەیکی تر واکە ئەمانە کاتێک دڵیان ئەشکێنی لەبەرەوەی کابرا دێ هەدیەت بۆ هێنێ لەبەر چاوی کاڵی من و تۆ هەدیە نایەنێ جوانە
لەبەرچی جێبەجێبوونی خواستێکی خۆیەتی دەبێت ئیشێکی بۆ بکەیت بەڵێ نمونێگە جێڕنەوە لە وڵاتی خۆمان ڕوویداوە مامۆستایەک یادی بەخێر بوو خۆی تەعالی تەمەنی فڕخێرکە فەرمی جارێک وەزیر بووم کاربەدەست بووم لە وڵاتی خۆمان کەسێکە بینی ڕۆژێک ئیشێکی هەبوو وتی پێشتر هەر بەم تەعبیرەتی من تا مەلا بووم زۆر جار احتیاج بووم یەکێک ناهات بڵێ مامۆستا حتا ئیشێکم پێ بسپێرە لە پای ئیشەکە پارەیەکم بداتی خەرجیکەم بۆ مناڵەکانم باشە وتی دوای خۆی تەعالی وای کرد بووم بەکار بەدەست وتی سیرەکەم ڕۆژێک پیاوێک یا کەسێک هەر کەسێک بە تەسبیحێک و بە تەنەکەیە هەنگوین و نازان بە هەندێک دیاری و هەنجوینی ئەسڵیش بەڵێ وتی هێنای بۆ ماڵەوە وتی منیش وتم لە ماڵی خۆمان وتی زۆر ئیحراجم نەک بۆ دایرەش بۆ ماڵەوە لە ماڵەوە چیتە بەسەر بەڕێ هەر کەسێک و دیاری لێ قبول نەکا قورسە ئەمە بە هەموو کەس ناکرێ بۆیە سەحابە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وابوون ئەمانیان قبول نەکردو فەرمی و پیا مامۆستایەش فەرمی قبوڵم نەکرد نەک قبول نەکردی پێم وتم تۆ نەخوێنەواری وتیجا بۆ چیم کردو وتم تۆ نەخوێنەواری نازانی دەستم کێشا بۆ مەکتەبە کوت ئەو کتێبانە ئەڵە حرامە وتیجا قوربان خۆ من ئەوە هەنگوینی کوێستانە و هی خۆمانە و هی بۆ جەنابەتم هێناوە بۆ پیاوێکی وەکو بەڕێزی وەکو جەنابە باشە لەی فڵان کەس من پێشتر جەنابەت نەدەتوانی 6 ساڵ 10 ساڵ پێش ئێستا هەر جار ساڵی جارێک وای تای بە من و تا فڵان کەس ئەم مەبلەغە پارە خەرج بکە بۆ مناڵەکانە یاوەرە ئیشێکم بۆ بکە و پارەت بدەمێ ها بەڵام ئێستا ئازانی ئیشم پێمە ئێستا ناچشکێنم لەبەرەوەی خەڵکی لێیە هیچ ناڵم بەس سبەینە بە یەکێک لە مناڵەکانە تەنەکە هەنگوین و تەسبیح تو تەسبیحەکەی خۆت بەرە سبەینە تەنەکە هەنگوینەکەش بۆ ئەنێرمەوە وتیتر لەو کاتەوە لێم لوتەلا بوون نەک لێم لوتەلا بوون وتیتر زۆر شەرمیان لێ کردم بۆیە لە وڵاتی ئێمە و هەر برایەک هەر خۆشەویستێک کە کارەگرێتە دەست دەبێت حسابی ئەمانە بکە ئەگەر بێ خزمەت بکە کاتێک لەو سەر دەرەچێ بە هەژاری دەرەچێت نەک بە دەوڵەمانی من لێرەوە ئێڵم لەوانێ هەر کەندێک کە ساڵ قسەی بەلاوە زۆر قورس بێ هەر بە ڕێزێک دەبێتە کاربەدەست لە وڵاتی ئێمە کاتێک لەو سەرەوە کات وەزیفەکەی تەواو بوو دوای 4 ساڵە دوای چەند ساڵە بوو بە خاوەنی زەوی بوو بە خاوەنی سیارەی زۆر جوان بوو بە خاوەنی کۆمەڵک شت ئەم پیاوە ئەگەر بەرماڵی بەسەر ئەوە بگەڕێ بە حرام پەیدا کردووە چکە وەزی پارەکەی خۆی بەشی ئەوە ناکات بێگومان هەر بەشی ژیانێکی ئاسایی لەوانێ بەشی ژیانێکی زۆر ئاساییەکە چونکە ئەو کەسێک کە کارەگرێتە دەست لە وڵاتی ئێمە بەڵام سەبەختیار مەسەن فەقیر زۆر ڕوتیەکە میوان زۆر زۆرتیەکە تەکالیفی تری دەستەر خەڵک تەمەنای لێتی ئەو پارەش کە وەرێگرێ حکومەت هەر بۆی ناداتێت خۆی لە ئەسڵا یاساکەوادە نراو ئەم پارەی هەمووی بخاتە گیرفانی و کۆی بکاتەوە وەوەی پێ بکە هەندێک بۆیە کە بیبەخشێ بەم لاولا دەستی فەقیر و ژاری پێ بگرێ هەر بۆیە کاکە بۆیە لە وڵاتی ئێمە ئەو کاربەدەستانی کە ناتوانن حەقی هاوڵاتیەکانیان بدەن یانەوەتا بە سەریحی بێن داوای لێبردن بکەن بڵێن لێمان ڕاوەستن هاوکارمان بن یان نەخێر پێم ناکرێت بەڵام کە کاتێک داوای لێبردنەکە پێم ناکرێت مانگێ دوان سیان چوار کە نەکرا هەربا مۆستا ئەوەی کە خۆپیشاندەر خەڵک داوای مافی خۆی دەکات کاتێ داوای مافی خۆی دەکات دیارە مافی زەوت کراوە بۆی داوای مافی خۆی دەکات هەرەمەی کە داوای مافی خۆی دەکات نیشانەوانەیە کە ئەو کەسانەی سەرکاری ئەم خەڵکەن ئەوکانی بەرپرسی ئەم وڵاتەن دەسەڵاتدارەکانی ئەم وڵاتەن شایانی ئەوە نین کە ئەم دەسەڵاتە بگرنە دەست چونکە ناتوانن بەڕێوەبەرن وەگەوەی پێویستە خۆی بەتاکید ئەگەر شایانی سەلمێنەری ئەوە نییە خۆی ئەگەر شایانی ئەوە بوونایە یعنی لە دوای نەک هەر لێرە لە هەر وڵاتێکی تری جیهان هەموو وڵاتە دیکتاتۆرەکان کە خەڵکیان بەدەستیان و ئەناڵێنە ئەگەر مستحقی ئەو جێگایە بوونایە یعنی خەڵکیان لە برسا نێ ئەناڵان خەڵک هاواری نائەکرد مناڵێک کە ئەگری لە لانکە و بێشکایە بۆ چی ئەگری برسیەتی شوێنێکی ژانەکە نەخۆشە یعنی ئیشکالێکی جێگەکەی خراپە دایکی ئازا خێرا دێ بزانە برسیەتی ئەڵە برسی ئێستا شیرمدایە سەیری ناو جلەکەیەکان سەیری ناو لانکە و بێشکەکەیەکە سەیری جەستەیەکە بەڵام دایکی تەمەڵ ئەمە بەسمان دایک نییە لێرە بەتەنها بەڵێ بەسمانەوەی کە سەرپەرشتی کارەکە بەرپرسە هەر ئەڵێ یا ڕایەژنە یا دەسەکە بە جنێودان بە مناڵەکە یا بە دوعاکردن لێ حکوومەتیش کە کاتێک نایە سەیری کێشەکان بکە مافی هاوڵاتی بدا ها وەک ئەو دایکە تەمەڵە وایە حرمەت و ڕەزم بۆ هەموو دایکەکان کە لە مناڵەکەی ناپرسێ هەر یعنی لە ڕووی خێزانیەوە هەر پیاوێک حەقی خێزانەکەی نەدا خێزانەکەی بە هەڵدێرا ئەچێ هەر ئافرەتێک حەقی پیاوەکەی نەدا پیاوەکەی بەرەو هەڵدێرەچێ هەر باوکی حەقی کوڕم کچەکانی نەدا هەر کە هاکەدا هەر باوکو دایکێ هەر کچ و کوڕێک حرمەت و ڕێز یعنی حرمەت و ڕێز کە مافی دایک و باوکە لە دایک و باوکیان نەگرت باوکو دایکەکە ئینهیارەکەن تووشی بێتاقەتی ئەبن کەواتە هەر کەسێک دەبێ بزانێت دەسەڵاتدار
لە هەر جێگە و هەر شوێنێکە هەبوو ئەگەر مستحقی دەسەڵات بێ ناهێڵە شەعبەکەی بچەوسێنرێتەوە. لەو ڕۆژانەی پێشوە یەکێک لە وەزیرەکانی هۆڵەندا دەستی لە کار کێشایەوە، وەزیرێکی ئەوروپی بوو ئەگەر بە هەڵیان لەسەر ئەوەی لە مقابلەیەکدا درۆیەکی کردووە. ئێستا درۆکی کەشواڵەتی تر من بۆتە هۆکارەوەی کە دەنگدەر زیاتر دەنجی پێ بدات. باشە سیرکە ئەڵە من درۆیەکەم لێ کەشف بووە. فەکەیفە ئێستا خەڵکی ئێمە بەڕبە درۆکە، یعنی هاتە سەر شاشەی تەلەڤیزۆن باوەشێک درۆەکە ئەڕاتەوە چاوبەزێکە غیتاێک هێنەوە دەموچاوی خۆی و خەڵق قەنعات پێکە لە ماعێگەکە کەوا بوو. بەڵێ ئەمانەیەکی ئێستا دەسەڵاتدارن لە وڵاتی ئێمە خۆشیان بێ ترشیان بێ بە کەڵکی دەسەڵاتدارەتی شایستنی شایستەکە نین بۆی کە کەس خراپ تێنەگا. ممکنە ئەم کەسە خۆی شایستە بێ لێ هاتوو بێ، بەڵام مادەم جورئەت و غیرەتی نییە حەواشیەکی خراپ لای بەرێت چاچی بکە کەواتە شایستە نیە. مامۆستا بەڕاستی زۆر جار ئەوە دەگوترێت کە خەڵک ناهۆشیارە، خەڵک ناڕۆشنبیرە. دەسەڵات زۆر جار ئەمە دەڵێ کە پێویستە یان داوا دەکرێت کە پێویستە خۆپیشاندان هێمنانە بێ، بەڵام بەڕاست خەڵکی مە زۆر ڕۆشنبیر و هۆشیارە. ینی خۆپیشاندان دەکرێت، ینی خەڵک دارێک ناشکێنێتەوە لەسەر شەقام، خەڵک نیشانێکی مروری نیشانێکی هاتوچۆ تابلۆیەک تێک ناشکێنێ، خەڵک ینی شت تێک نادا زۆر بە ئاسایی. ئەوەی کە لە حەبدەی شوبات بینیمان لە کاتی حەبدەی شوبات هەموو خەڵک خۆپیشاندانی کرد، شتیان خراپ نەکرد بەڕاستی خەڵک شتێکی ئەوتۆ نەکرا. شتی گەورە بەراوردی کە بە ئەوروپا لە شارێکی وەک پاریس ئەگەر بیرت ما بێ ساڵانی ڕابردوو ناڕزایی دەربڕا، خەڵک خۆپیشاندانی کرد لە بەتایبەت ناوچە نائیەکان، ینی ئەوەی کە پێی دەگوتێ ضەواحی پاریس، چواردەوری پاریس، بە سەدان بە هەزاران سیارە سوودا، بە هەزاران مارکێت تاڵان کرا، بە هەزاران بینا و کۆشک تێک شکێنرانی، چوونە ناوی جامخانەکانی شکاند و چی لەوانەیە بەدەیان بانک تاڵان کرابێ. بەڵام لێرە کو ئەم جۆرە شتانە دەکرێت. یعنی کەواتە خەڵکی ئێمە زۆر هۆشیار نییە لەوەی کە بەڕاستی داوای مافی خۆی دەکات. زۆر بەهێمنانە دەسەر شەقام. ئێستا ناڕزایی مامۆستایان بیگرا بایکۆتی هۆڵەکانی خوێندنیان کردو، ناڕزایی دەردەبڕن لەسەر شەقام بەبێ ئەوەی چڵەدارێک بشکێنن، بەبێ ئەوەی شتێکی خراپ بکەن، تەنها بەهێمنانە دێنە سەر شەقام و داوای مافی خۆیان دەکەن. خۆی وتمان سەرەتاوتمان داوای مافی خۆکردن ئەمە عیبەیەکە بۆ داوا لێکراوەکە، بێگومان شەرەفێکە بۆ ئەو کەسە کە ترسنۆکی قبول ناکا و دەوێت حەقی خۆی دەڵێ ئەوت خواردووە و ئەبێ بمدەیتەوە ئەو مافەزە کرد بۆم جێڕیتەوە. ئینسانی ئیماندار و مسلمانیش لا تظلیمون ولا تظلمون، نەزوڵم بۆ خۆی قبولەکە، لە زوڵم لە خەڵکەکە، نەزوڵم بۆ خۆشی قبولەکە. وەکو خوای فەرمووی حرمت الظلم على نفسي. بەڵێ طبعا حديثك قدسية، حديثك قدسية پیغمبر فرمي عليه الصلاة والسلام فرمي خوای گەورە فەرمووی من زوڵمم لەسەر خۆم قبول کردووە و فرمي وجعلته محرما بينكم فلا تظالموا أو كما قال. فرمي لنيوان إيوش دا حرام كردو إيوش ظلم ليك مكان جا ليرة أمي لولاتي أما خلق داوي حقي خويكا وەکو جناب فەرمووت کە ئینسان تۆڕەبوو لە کاتی تۆڕەبوونا هەندێک شتیش ئەگەری کاردانەوەی خراپیش هەیە، تۆ دڵی کابرات شکاندووە، عیلەکەیت هەڵوەشاندووە، مجتەمەعەکەی دوێران کردووە، ئەویش کە هات ئەوەندە حەقی بدەرێ چکە تۆ مافی باسی ئەوەش کردەوە لە وڵاتێکە ئاژیم ئازادیم پێداوی داوای مافی خۆت بکە. کە داوای مافی خۆی کرد هاتە بەردەمی بارەگاکەت، هاتە بەردەمی ئۆفیسەکەت هوتافی کێشە لەبری بەرتێگرتنی یا تەقەلێکردنی وەڵامی بدەرەوە، دڵنیا بە ئەو تۆ ناکوژێ. بەڵام کاتێک کە تۆ تووڕەت کرد ئەو کات هێور نابێت و هەروەکو چۆن زەردەواڵە یان شەنگە سوورە یا شانەی هەنگ یان مێشهنگوین کە پێشەوەی بێ ئالۆزکێنی و عەزیەتی بدەی ئەوە قینێ بەس ئاسایی مامەڵە دەکات. بەڵام کە کاتێک عەزیەتت دا هەموویان هێرشە هێنن بەتەئکید عەزیەتت دەداتەوە بێگومان هەموو کارێک کاردانەوەی هەیە. ئەمە نقطەیەکیان. نقطەیەکی تر مامۆستای بەڕێز خەڵکی وڵاتی ئێمە زۆر بە ئەدەبە. قسەکە لێرەیە بەڵێ خەڵکی وڵاتی ئێمە زۆر بە ئەدەبە، زۆر مستەقەفە، تحملی مەسئولیەت ئەکا، دەرکی مەسئولیەت ئەکا. يعني وەک چۆن حەدیثەکەی پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی كلكم راع وكلكم مسؤول عن رعيته. هەمووتان شوانن و هەمووتان بەرپرسیان لەوەی لە ژێردەستانە. باوەڕکە تاشی ئەم وڵاتی ئێمە هەست بە مەسئولیەت ئەکا. ئەگەر وانە بێ
چوار مانگی ساڵی 2015 خەڵک موچەی وەرنەگرتووە. ساڵی 2016 تێپەڕیوە ڕبع و نیوە و یەک لە سەر سێ موچە وەرگیراوە. 2017 تێپەڕیوە هاکەدا ئێستا ئەوە ئەمڕۆ ڕوبعموچەی مانجی دەدراوە بە حیسابە 16 شوباتی 2018 ڕوبعەموچە یان نیوە موچەی مانگی دەی 2017 دراوە. ئەگەر خەڵک ئەدەب و حەیای نەبێ، ئەگەر خەڵک دەرکی مەسئولیەت نەکا، قەت ئەمە قبوڵ ناکە. بەڵام لێرەوە ئەمە هەر ناوبڕێک ئالێرە ئەم قسەیەکەم. کاربەدەستانی وڵاتی ئەمە دەبێت زۆر باش بزانن ئەگەر هاتوو ئەم دەرکی مەسئولیەتە تا سەر نەبوو ئەبێ بزانن لە دەست ئەچێ خەڵک ناچارە بۆ قوتی مناڵەکانی. من زۆر جار کە قسە لەگەڵ خەڵکەم ئەڵێ کاکە من مەنعاتم نییە ئێستا وڵاتێک بێت داگیرمان بکە، حتا من لە خەڵکی زۆر ببینم بگوتی خۆزگە بەبێ خوێن وڵاتێکە هات ئەم وڵاتی کەسێک دەسەڵاتێک هات ئەبووین بە مستعمەرە و داگیرکراوی وڵاتێک بەس بژێنایە، بەس مافی ژیانمان هەبووە. ئەوەندە بە خەجاڵەتی بەردەمی مناڵ و ئەوەندە بە خەجاڵەتی بەردەمی ساحب خان و ئەوەندە بەردەمی قەرزدار خاوەن قەرزەکانمان نەبووینایە. بێگومان لەوانەیە زۆربەی کات خەڵک فێری درۆشە بێت کە ئەوەندە نەیبوو وەڵامی ئەم قەرزدار ئەم خاوەن قەرز و ئەو خاوەن کرێخان تووشی درۆ ئەبێ، یعنی جاری وا بۆ خەڵکی خۆیان کوژێ، عیلەکەی لەوانەیە شکستێنێ بەڵێ بێگومان حاڵەتی کوشتنیشە بووە، حاڵەتی کوشتنە بوو بڵێ خەڵکی ناودار کە خۆیان کوژە هیچی پێ نییە ڕووشی نایە داوا بکە. طبعاً ئەمە ڕواجیدانێ بەخۆ کوشتن، ئەمە عیبەیە کە بەسەرشانی ئەو دەسەڵاتدارەیە کە هاوڵاتیەکەی لە برسا لە شەرما خۆی بکوژێ. بۆیە بە تەئکید وڵە خەڵکی وڵاتی ئێمە لە لوتکەی ئەدەب و حەیایە، ئەگەر نا لە هەندێک شوێن وایە دەبوو ئێستا ئەو زڵمەی کە ئەمان ئەیکەن ئەبوو ئێستا کۆشک و تەلاری ئەوان هیچی بە پێوە نەمایە. ئەبوو ئێستا هیچ وڵاتێکی دەوروبەریش بەلاجی ژوەری نەگرتنایە. زۆر باشە مامۆستا، بەڵام دەڵێ لكل شيء حدود، يعني هەموو شتێک حدود و سنوورێکی دیاریکراوی خۆی هەیە. پێدوانی ئێستا خەڵک ناومێت بووە لە خۆپیشاندان لە قسەکردن لە مقابلاتی تەلەڤیزیۆنی ئەوەی کە پێدەگوت لە نووسینی ڕۆژنامەکان سایتەکان خەڵک لەمەش ینی زۆر ناومێت نەبوو. ینی پێدوانیە کە پێی وایە ئەمانە هیچی گۆڕانکاریەک لە حیاتیدا دروست ناکە. ئەگەر ئەم حاڵەتەش هەر ئاوا بەردەوام بێ پێدوانی خەڵک بگەڕێ بۆ دەرچەی تر، بۆ حاڵەتی تر. خەڵک ناومێت نەبوو ماوە سەبەختار، بەس دەگەڕێ بۆ دەرچەی تر. لەمان بێ ئومێدە ئەزانێ ناومێدی ئەوە نییە لەوەی ئەمان خەڵستم لە دەسەڵاتەکە ناومێت بووە لەم دە جۆرە دەموچاوانە لەم عەقڵیەتانە لەم ڕیتم و فۆرمانە. بەڵێ بێگومان خەڵک ئەو هەموو زوڵمەی بینیوە و کەس بە خەبەر نایەتەوە. مەسەلێک هەیە دەوترێ جارێکیان کابراایەک دزی لێکرا بوو، بەیانی چوو بەلای پاشا شکایەتی کرد، وتی ئەم شەو دزیم لێکراوە. وتی ئێجا من چیت بۆ بکەم؟ وتی وەڵا هاتووم حەقم بدەیتەوە. وتی جا کاکە با نەخەوتی تایە دزی لێرە کرایە. وتی ئاخر قوربان من وام زانی بۆیە خەوتم، وام زانی پاشا بە خەبەرە. جوانە بۆیە خەوتم وام زانی پاشا بە خەبەرە. ئەجنا خۆم دەزانم مافی خۆم بپارێزم. خەڵکی وڵاتی ئێمەش هەتا ئێستا وای زانی و ئەم کار بەدەستانە براو باوک و مامی باشن، بەڵام کاتی ئێستا بۆی دەرکەوتووە نەخێر ئەمانە برای گەورەیەکی زاڵمن، مامێکی ستەمکارن، خەڵکێکی ئێمالن، ئیتر بۆ خۆی ناخەوێ خەڵک بە دوای دەرچای ئەگەڕێ. یعنی چه عیبەیەکە ئەمە قەزیەکی سیاسیە من ئەیڵێم، چه عیبەیەکە ئێستا خەڵک تەبعاً زوو شتێکە دەرکی زۆر باشە، خەڵک بێتە سەر جادە داوا بکە بە حکوومەتی عێراقی بڵێ وەرە بەدەمەوە، بە وڵاتێکی دراوسێ بڵێ فریامکەوە. ها ئەوە چ شەرمێکە؟ کاتە کار بەدەستەکانی ئێمە بەڵێ ئەوەندەیان زوڵم کردو، ئەوەندەیان ستەم کردو، خەڵک دەبێت دوای دەرچەی ترا ئەگەڕێ و دەرچەی تریش ئەبێت. ئەمڕۆنە سبەینە دوو سبەینە، بەڵام کێشەکە ئەمەیە ڕەتفعلەکە ئەوەندە خراپە، کاردانەوەیکی وا خراپ ئەبێ سبەینە پێمە پێت حەل نابێ. کۆنتڕۆڵکردنی ئەستەم دەبێت، کۆنتڕۆڵکردن کە مەسەڵەن خەڵک کوژرا، کە ماڵی خەڵک تاڵان کرا، ئەو کاتە تۆ 20 ساڵی تر دەوێت بۆ کۆنتڕۆڵکردن، کاتە ئەم جیلە هەمووی نامێنێ. بێگومان مامۆستا بابەتێکی تر کە پێم خۆشە قسەی لەسەر بکەین،
هەڵوێستی پێغەمبەر درودی خوای لەسەر بێت لە بەرامبەرەوانی کە داوای مافیان کردووە داوای مافی خۆیان کردو بێگومان لە سەردەمی پێغەمبەریشدا کەس هەبوو کە داوای قەرزی لە پێغەمبەر کردوەوە داوای مافی درودی خوای لەسەر داوای مافی کردووە بزانین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەڵامی چ بۆ بوانی کە داوای مافیان کردووە جارە پێش ڕووی باسی ئەوە بکەین خۆی تەعالا ئێمە لە چەند شوێنێکە بە پێغەمبەرە فەرمی عەلەیهی سەڵات وسەلام خیتابەکە کە بۆ پێغەمبەر و پاشان بۆ ئیماندارانە باسی پێدانی حەقەکە لە شوێنێکە فەرمی وآتی ذی القربى حقه وآتي ذا القربى حقه والمسكين وابن السبيل ولا تبذر تبذيرا حق بدا بشي بخاون حق كان لا مثلا بون من كسن زي كانت كبيست حقيا بديته وخلتي هجار وخلتي الريوار بلام اسراف مكان زياده الري مكان مثلا لشوين ترى خوي تعالى فرمي فآتي ذا القربى حقه والمسكين وابن السبيل ذلك خير للذين يريدون وجه الله واولئك هم المفلحون حق دان بخلق ما في خدان بخلق أو ما في بيدي بو ما في دركة بو دنيا وقيامتي أو باشترة وبيغمبر عليه الصلاة والسلام أجر كسك داوي حقي خوي لك ربيته جاء بيغمبر عليه الصلاة والسلام بيري شو بيته يا كسكي مقابل خوان ما فك بيري شو بيته وقتينيا بيغمبر عليه الصلاة والسلام لما انتهى أدب أخلاق جوابي دعوته يعني بيغمبر عليه الصلاة والسلام خلق هاتو الداوي لك ربيته مثلا هندي الروايات وترد يخي بيغمبري قرتوها داوي حقي لي كردوته الصحابه رضوا رحمه الله لي بيان ناخذ بالذات وتري امام عمر رضوا رحمه الله لي بينا خوجوا يستي كابراش مسلمان نبوه كاردانه وتندي هبه برامبري يستي كاردانه وتندي هبه بيغمبر عليه الصلاه والسلام فرتي بعمرنا ورد ادور بلا بين معنا بزانا من شن قرزاريوم او شني لا من ايكاتيتي يا كاتينيا وببل درعكي برا هندانا ولا يجولك مبلغك باري لي ورقرتوه كابرات ولا قرزه كم درو ورد العكد بمو بوبلا بابا جواني داويكا وبمنج بلا بيدرو بوبلا بجواني داويكا بمنج بلا بيدرو باشا كاتك سيرك هشتا ما وقتي ماوه كابرا جولك مراجعي خوي دك او دوايش دله مسلمان به اینجا مرجنی هر کسی داوای کرد چون زور کسی داوا که حقینی است مشکل که امه حتی مثلا من تحقیقم کردو لهند لو دوستو برانم پرسیوا لما خیره بتایبت هندی شده تو تپیش است بوچی چاک سازی نکره لبروی فساد که وند زوره خلصك كمصلحتي هي إنجا أو كيش دروسك يعني خلق استملك راوكا ما في نادرته لبر خلقك بس تم ما في خلقي الأخوة بو بيغمبر عليه الصلاة بله بيغمبر إخوة عليه الصلاة والسلام بو من باسكا كزور جار خلق هي بس وين ايبت بادعائك داوي ما في كشايستي اوني بو ابن عباس فرمي رضا ورحمة الله عليه فرمي اليمين على المدعي عليه ولو أن الناس أعطوا بدعواهم لادعى ناس أموالا كثيرا ودماء فرمي أو كسيك داوي حقك دبي سوين بخوات الراس قوبي سوين بخوات كأو حقي هي أو ما فيه هي بسر أو كسوك داوي ليك شنك أجر بالدعوة خلق بوايا زور كسهات داوي أكرت دەبوو بە خاوەنی ماڵ و دەبوو بە خاوەنی خوێن و زۆر شتی داوا کرد شتیوا من هەیە ئێستش ئەو شتە زۆرانی کە خەڵک لە خۆ ئەڵێ من فڵان کەس ئەوەندە مەعاشەی بۆ بڕیومەتەوە من فڵان کەس ئەوەندە زەوی و ئەرزەی داومەتێ من فڵان کەس ئەوەندە ئیمتیازەی داومەتێ نابێت کەس لێم ببڕێ بەڵام وەرە قبوڵ ئەو پێدای بەس بزانە ئایا حەق خۆتە بۆیە لە ئیسلامدا دەبێت ئەو کەسە بە سوێند بخوات کە سوێندی خوار پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام لە حەدیثێکدا دەفەرمێت بە سوێند ما في خلق ما بن بو خوتان چکە زۆر خەڵکی وا هەیە بە زمانی لوسی بە سوێندی مافێک ئەبا بۆ خۆی چونکە ئەو ماڵی کە ئەیبا بۆ خۆی پێغەمبەر عەلەیهی سڵاو وسەلام فەرمێت لە قیامەتدا دەبێتە ئاگر و دەچێتە جەستەیەوە مامۆستا پێ دوایە کە ئاماژەیەکم پێکرد خەڵک خەریکە لە بایکۆت لە خۆ پیشاندان لە ناڕەزایی دەربڕین لە هەموو ئەمانە وەکو بڵێ نائومێد بۆ لێیان لەم دەموچاوانەوە خۆت باست کرد پێی وایە کە حکوومەت وەڵامی ناداتەوە حکوومەت چاکسازی ناکە حکوومەت بەدەمیەوە نایە حکوومەت مافی بۆ ناجێڕێتەوە لەگەڵی نایەتە سەرخەت پێی وایە وێزگەی داهاتوو پێویستە چی بکرێنی بۆم حاڵەتە پێویستە چی بکرێ وەڵی لە ڕاستیدا پێویستە هەموو کەسێک خۆی بۆ ئامادە بکە تاک نێ سەر و قەناعەتی تۆشەوە کە دەڵێ جاری وا دۆخێک دێتە پێشێ دەڵێ حیران بۆ ینی لەم نەخۆ ئێستا بەڕاستی ینی خەڵکی ڕازگۆکەی تۆ لەوە بگوزارێ لەسەر تەلەڤیزۆن و ئان هەندێک شتە وترێ
لە نزیکەوە بی دوێنەڵی کاکە سرم لی دەرناچێت نازانین چی بکەین چکە ئەوە دژمنە گەورەکەش لە ناوە وەکو ڤایرۆسێک بەربۆتە گیانمان دەمی تێناوین باشە بۆیە خەڵک دەبێت بیر لە ڕێگەچارەی تر بکاتەوە ئەو کەسەشی ئەتوانی گۆڕانکاری بکات لای خوا لای پێغەمبەر لای تەریخ دوایی دەبێتە پێشەنگ پێغەمبەر عەلەیهی السڵاتو وەسەلام عایشە لە ئێجارەتەوە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ئەتەدرون من السابقین والسابقون إلى ظل الله يوم القيامة فەرمی ئەزان ئایا کێن ئەوانەی کە پێشەنگن مسابقە ئەکەن ئەچنە سێبەری عەرشی خوا لە ڕۆژی قیامەتدا قالوا الله ورسوله أعلم يعني خوا پێغەمبەرەکەی ئەزان قال الذين إذا أعطوا الحق قبلوه كاتك حقيان بيدري قبول يكن ما فكي خوان بيدري وري أجرن قبول يكن ما في خوي وإذا سئلوا بذلوه ككاتك داوان لأكره أجر حقيان بيدان حق ورقنا حق خويتي أجر داوي لأكره جهد الصرف أكا بله باشا وحكموا للناس كحكمهم لأنفسهم أما زور جرنجا أمر دراني بيشو ئایا بە خۆیان پێیان ڕواایە ماڵ و مناڵی خۆیان بۆکو ئەم حاڵی خەڵک بێ ئەگەر پێیان ڕواایە با خەڵکیش قبول بکە ئەگەر پێشیان ناڕواایە کاتە نابێ قبولیکەن بۆ داهاتوش خەڵک دەبێ بیر بکاتەوە سیرکە ئەو کەسی کە حەق ئەدا بە خەڵک ئەو کەسی کە حەق مافی خۆی وەرئەگرێ و حەقیش ئەداتەوە بە خەڵک سابقینە پێشکەوتوەکانە ئەچێتە ژێر سێبەری عەرشی خواوە وە لە لای خەڵکیش بۆکو دەبێتە ڕەمز یعنی تەماشاکە لە تاریخە ئەوانەی بوونەتە ڕەمز هەمویان دز و جەردەنین کاکە هەموو دز و جەردەکان سەردەمێک توانیوانە ڕەمز بن کە ئەو کاتی مێژویان بۆ خۆیان نووسیوەتەوە بەڵام ئەوەی کە ئەبێتە ڕەمز مەسەڵەن بۆ نمونە لای ئێرانیەکان هەموو کەس دەزانێت ئێستا خومینی ڕەمزە لای ئێمە وەکو ئەهلی کورد و منتیقی کوردستان قازی محەممەد ڕەمزی نەتەوایەتی کووردە بەڵام دوای ئەو کەسی کەنە چکە هەچ کەسێک هاتووە وێرانی کردووە مەسەڵەن لای ئەمریکیەکان یا لای ئەفریقیەکان لای ئەمریکی و ئەفریقیەکان کەسایەتێک و جیڤارە لای هەندیەکان کەسایەتێک وەکو غاندی بۆچی ڕەمزن ئەمانە یعنی لە حاڵی حیاتی خۆیانە زۆر سادە ژیاون بۆی خەڵک ئیسراحەت بکە ڕوت و ڕەجاڵە ئەوە بوون بۆی ئەوەی کە دادێ بۆ مستەقبل ئەوەی کە ئەتوانێت گۆڕانکاریەکە بکە ئەو شەرەفە گەورەی پێبڕێ کێ ئەتوانێت خۆی بکاتە ڕەمز ئەگەر باوەڕی بە قیامەت هەیە بۆ قیامەت ئەگەر باوەڕژی بە قیامەت نییە هەر بۆ دنیا بۆ تاریخ بۆ مناڵەکانی بۆ تاریخی نەتەوەکەی بێتە ڕەمز ماوەسە بەختێر قسەکەی خۆت بیر نەچێتەوە ئەزانی مناڵی وڵاتی ئێمە مناڵەکانی ئێمە دوای 10 ساڵ دوای 15 ساڵیکە دوای 30 ساڵیکە ئەڵێن لە ساڵەکانی 2014 و 15 و 16 و 17 و 18 ئاوا تا دوای نازام چەندی کاخایانێ فڵان فی عەمرو بەکر و زەیدێک فڵان فی سارێک هەبوون کارەبایان نەداوە بە خەڵک ئاویان نەداوە بە خەڵک مافی ژیانیان نەداوە بە خەڵک مافی مامۆستا لە برساوە هۆڵی خوێندنی چۆڵ کردووە لە برسا نەک بە ئارەزووی خۆی وەگەرنە پیشەکەی خۆی زۆر خۆش دەوێت باوەڕەکەی لە خەڵکە بۆ لە منتیقەیەکی دەرەوەی ئەم شارە یعنی لە ڕەمزەکان خەڵکە پێ ئەوترێ ڕەمز هاتووە لەم شار لە یەکێک لە مزگەوتەکان ڕووی نەهاتووە بەس بە مامۆستای مزگەوتەکەی وتۆتی وەزەم خراپە خەڵکی مامۆستاکانی ئێوەش تەلەفۆنیان کردیان لێرە ڕووی نامانوێت لێرە بشکێ بەس وەزعی زۆر زۆر خراپە هاوکاریان بۆ کرۆ بەرماڵیان بۆ ڕاستووە ڕەمزی منتیقەیەکە مناڵەکانی ئەمە سبەینە لە تاریخە ئەمازانێ وەک چۆن ئێستا مناڵەکانی ئێمە بۆ خۆمان ئەڵێن سەدام حوسێن ئاوا جەریمەی کرد ئاوا زوڵمی کرد حکومەتە یەک لە دوایەکانی عێراق وای کرد مناڵەکانی ئێمەش دەڵێن حکومەتە یەک لە دوای سەرکردەکانی فڵان و فیسار لە سەردەمی حکومەتی هەرێمی کوردستان ئەوە زوڵمی کرد مامۆستایانی ئاینی بێگومان توێژێکی زیندون هەڵوێستیان هەبووە لە ئەوەی کە دەنجیان هەڵبڕی و ئێستاشی لەگەڵدا بێ بەردەوام ئەو دروشمیانە کە بەرامبەر بەستەمکاران قسە دەکەن بەرامبەر بەستەمی دەسەڵات قسە دەکەن یعنی دانەوێ باسی ئەوە بکەن کە گەندەڵی هەیە لە وڵاتە بەڵام لە بەرامبەردا مامۆستایان تیرۆرکران مامۆستایان دوورکرانەوە لە وتاردان بێبەشکران چیت هەیە لەسەر ئەوەی کە لە بەرامبەر مامۆستایانیش کە ئەمانە دایانەوێت پێشەنگ بن بۆ خەڵک پێشەنگ بن نەهێڵن ستەم لە خەڵک بکرێ بەڵام لە بەرامبەردا کە دەزانن
دەسەڵات دەزانێت ئەمانە کاریگەریان لەسەر خەڵکی موسڵمان هەیە ڕوبەڕووی ئەمانیش دەبێتەوە. دیارە هەر کەسێک ئەمر بە چاکە بکە و بەرگری لە خراپە بکە بێ چاوەڕێی نەتیجەکەی چاوەڕێ ئەو باجەکەشی بدا. مامۆستا ئاینی ئەگەر بەڕاستی مامۆستا ئاینی بێن ناکرێت لە مافی خەڵک بێدەنگ بێ. مافی مادی خۆی زۆر جار پێی ناوە بە جەرجی خۆیدا زۆر شت هەبووە مناڵی برسی بووە ڕوت و ڕەجاڵ بووە بێتاقەت بووە بێوەزع بووە گوێی نەداوەتێ بەڵام لە بەرامبەر مافی خەڵکە نابێ بێدەنگ بێت ئەمە حقیقەتە و هەر کەسیش بڵێ مامۆستا ئاینی بێدەنگ بۆ زوڵمی لێکات چون مامۆستا ئاینی کاتێک بێدەنگ ئەبێت لە کاتێکا بێدەنگە بێ ئەگەر قسە بکە فیتنەیەکی گەورە ئەخڵقێت دوایی چارەسەر ناکرێ هەتا ئەم دەقێشی لەگەڵ بێ مامۆستایانی ئێمە سەیری وڵاتانی دەوروبەرەکەن مەسەن سەیری وڵاتێکی وەکو یەمەنەکەن ئەترسێ لە بەرەوەی ئەگەر هاتوو هانی خەڵک بدرێت وەزعەکە لە گرێژنە دەرچێ لە دەست دەرچێ وەکو لیبیای لێبێت باش وەکو سووریای لێبێت یعنی خەڵکی مامۆستایان لەمە مقدارێک سڵەکەنەوە ئەگەر نا مامۆستایان دائیمەن ئاڵای حەقیان هەڵگرتووە ئەوەشی کە بەرامبەریان هەرچێک ئەکرێ بێگومان مامۆستا ئاینی ئەگەر بێوێ قسەی حەق بکە بەرامبەر هەر ستەمکارێک ئەم ستەمکارەش نقڵ و هەدەی بۆ بنێرێ دیارە ئەوە ستەمکار نییە ئەوە عادلە چونکە سەرکردەی عادل دەسەڵاتداری عادل قبوڵی ڕەخنە و گلەی ئەکا و ڕاست بکرێتەوە لەبەر ئەوە مامۆستایانی ئاینی لە حەقەتە وەکو جەناب سەرمەت کەمتەرخەمیان نەکردووە بەڵام زروفەکەیان پێ لەبار نییە کە دەست بۆ هەندێک قەزیە نابن بەڵام زۆر ستەمیش لەوان ستەمیان زۆر لێکراوە لە کوشتن لە دەرکردن لەلان بڕینکردن یعنی بەڕاستی ئەمە هەمووی کارەسات بوو مەسەن لە هەولێر ساڵە کوشتێکی بەسەردا چووە پیاوێکی وەکو دوکتەر وشار شەهید دەکرێت بۆ گوناهەکەی چییە؟ ئەو مامۆستایانی تر کە لە خۆتبە دوور خراونەتەوە لەبەر چییە؟ لەبەرەوەی سەریحی قەول دەڵێ ئەم دەسەڵاتدارە ستەمکارە خەڵک نابێت زوڵم قبوڵ بکە دەبوایە ئەو دەسەڵاتدارە خەڵاتی ئەو مامۆستایانەی بکردایە چکە نەسیحەتی خەیری کردوون. من ئێستا پرسیارێک لە خۆمەکەم پاشان لە جناب و لە هەموو بینەرەکەی گوێی لێمانە 6 مانگ پێش ئێستا لە ڕووی سیاسیەوە قیادەی سیاسی کورد کارتی بە قووەتی هەبوو یا ئێستا ئەزای ئێستا چەند هاتوتە دواوە ئەوەندە هاتوتە دواوە یعنی شێتێک هەبوو دەستی بۆ سیارە ڕاگرت یانە جێنیە ئەوی بە چەمچەشەی ژەنم یعنی ئێسمە سەر چەمچەکەش ئێستا ئەمانیش وایان لێ هاتوو لە چه حاڵەتێکان باشە دەبوو بۆ مامۆستای ئەم ئاینەی کە پێشتر هاواری کردووە ئەگەر مەسەلەن باسی حەڤەی شوبات دەکرێت من لە بەرنامەی کەش باسم کردووە خەڵکێک هەبوو ئێستا کە دەمی گەرمەوە دێتەڵێ وڵات لە حەڤەی شوبات خەڵک لە تێری هاتە سەرجادا وەزعمان باش بوو خەڵک مزاهرەیە کرد ئەدی پێم بڵێ حەڤەی شوبات چ زەرەرێکیدا هیچ چەند کەس خۆپیشاندەران چەند کەسیان کوشت ماڵی چەند کەسیان وێران کرد بەڵکە لیان کوژرا بەڵام خەڵکەکەی کە لەوێ بوو ئەیزانی لافاوێکی گەندەڵی هاتوو ئەمان گەێنێتە ئەمڕۆ ئەو ڕۆژە ئێمە دەمانویست وەوانەی کە خۆپیشاندانیان نەکرد ئەیانویست بەر بەو گەندەڵیە بگرن لافاوەکەی ئێستاش زۆر گەورە بووە ئەگەر بەری پێ نەگیرێ دیسان دەبێت دوای هەر بەری پێ ناگیرێ دیسان ئێستاش نابێت خەڵک بێ ئومێد بێ و مامۆستایانی ئاینیش دەبێت بەڕاستی پێشەنگ بن یعنی تر باوی ئەوە نەماوە یعنی ئێستا دەڵام لێرەوە لەم مینبەرەوە مامۆستایانی ئاینی دەبێت سەر بکەن بە یەکدا بە دوای چارەسەرێکا بگەڕێن بەدەر لە حیزب و هەر شتێکی تر چکە حیزب خەڵک لە حیزب جەماعەتوانە بێتاقەت بووە دەبێت سەر بکەن بە یەکدا حەلێکی وەسەط چ بۆ میلەت باش بێت چ بۆ دەسەڵاتدارانیش باش بێت مامۆستا لەوە دەچێت کاتەکەشمان زۆر کەم مابێ بەڵام مانەوەی ئەم دۆخەی کە خەڵک زۆر نائومێد بووە لەم دەسەڵاتەوە ئەم دەسەڵاتەش گوێ لە هیچ شتێک ناگرێ و وەڵامی هیچ شتێک ناداتەوە ئەم دۆخە کە بەم شێوە بێ پێدوانیە حاڵەتەکانیشمان بینی حاڵەتی کوشتن حاڵەتی چی و چی هەڵۆشانەوەی خێزان بڕۆ دادگاکان بزانە حاڵی دادگاکانمان چۆنە لە ڕووی باری کەسێتی و لە ڕووی زەواج و لە ڕووی تەلاقەوە یعنی ئەگەم دۆخە هەر ئەوا بەردەوام بێت دەیان قەیرانی تری کۆمەڵاتی کە لە ئێستا لەوانەیە هەر نەمانویست بێ بە خەیاڵیشماندا ناتوێ بەڵام دەیان قەیرانی تر لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە سەر هەڵنادا ینی دروست نابێ بۆ ئەم کۆمەڵگایە وەکو عەرەب دەڵێ تەحسیلی حاصڵە ئەو شکی تێدا نییە یعنی تۆ کە قەیران بەردەوام بوو قەیرانی تریش دروست دەکات ئێستا مەسەلەن ئێمە کوشتن دەستی پێکرد و خەڵک خۆی کوژێ
مەسەلەی دزیکردن سیارە دزینی خەڵک، مەسئلەی چوونە سەر ماڵان، مەسئلەی نەدانەوەی قەرز کابرا پینی قەرز بداتەوە، مەسئلەی جیار لەوەش دەست بەڕین بە دوایدا، مەسئلەی نەمانی سەقافەت و خوێندن، هەڵۆشانەوەی خێزان، مەسئلەی سوکاتیکردن بە ڕموزی نەتەوەی لەبەر چییە؟ یعنی وڵاتێکی وەکو ئەردەن ئەگەر تەماشا بکەی ئاوی خواردنەوەشی ئەکڕێت، بەڵام خەڵکەی پێی قبوڵ نییە بە سووکی سەیری سەرۆکەکەی بکە. هەندێک وڵات هەیە خەڵک ممکنە بە ستەمکاری بزانێ، لای ئێمە پێی بڵێن دیکتاتۆر. من لە وڵاتێک بووم لێرە خەڵگان وەوە دیکتاتۆرە، گەنجەکانیانم ئەدوان، سەرۆکەکان هات بۆ نوێژی جومعە، باسم کرد جارێکیانوتم بۆ گەنجێکی باس کردم سەرۆک لە فلان مزگەوت بۆ لێ جوڵمان کردووە، ئەی بۆ پێنەوتم بە هاتمایە هەر بەس بمبینێ، خۆ لە تەلەڤیزیۆن نابینی و بەس هەر حەزمەکە لە نزیکەوە بمبینێ. دوو سێ جار یعنی ئێستا لای ئێمە بڵێن سەرۆک مەسەلەن بۆ نمونە سەرۆک ئەنجومەنی وەزیران یا ئەوانەی کار بەدەست هات بۆ شوێنە خەڵک تفی لێکە، خەڵک ژنەی پێدا، بۆ هەر سەیری لاپەڕەکانیان بکە لە فەیسبوک، خەڵک بە سەریح بە ناوی خۆیەوە بە ڕسمی خۆیەوە چیان پێ ئەڵێت. بۆیە ئەمە کاتێک وتراوە ویستن هەر مجتەمەعێک هەڵوەشێنی خێزان تیا هەڵبۆشێنە، سیستەمی پەروەردەمە هێڵا ڕموزەکانی لە ناوبەرە، مامۆستا سووکە لەبەر چاوی خەڵک ڕموزکە کوتە سیستەمی پەروەردە ڕەمزەکانی ئەو وڵاتە کە سووکت کرد ئەمە کێشت بۆ ئەنێتەوە، ئەو وڵاتە هەڵەوەشێتەوە. بەڵێت ئەبێت چاوەڕوانی زۆر قەیرانی گەورەتر بکەین، ئەگەر هات و قەیرانەکەەوە بێت چاوەڕوانی حاڵەتی زۆر نائاساییتر بکەین. خۆمان پارێزێ. زۆر سپاس بۆ بەڕێستان مامۆستا عوسمان شێرەی بانخواست. لە تەورەی ئەمڕۆی شێوازی داواکردنی ماف و چۆنێتی وەڵامدانەوەی لەگەڵمانوی زۆر سپاس دەکەین. سپاس بۆ ئێوەش ماوەستە. بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەوی سپاس بۆ ئێوەش بەخوای گەورەتان دەسپێرین. خواتان لەگەڵ.